بەر لەوەی بچمە سەر ئازادی ئۆزەلان دەمەی ئەو بڵێم ئۆزەلان کاتێ ئەو گەلە کۆمە چێ ناوخۆیی و نێودەوڵەتی و ئەقلیمەی لێکرا ئەو ڕاستی سەلمێنرا کە ئۆزەلان پیاوی کەس نەبووە واتا بەرژەوەندی هیچ داگیرکەرێک یان دەوڵەتێکی لەسەر حیسابی خەباتی نەتەوەی کورد نەپاراست و ئەگەرنانە دەوڵەتێک لایەنێک بەخۆی دەگرت هەر ناڕێکخراوێک جێی بۆ دەکردەوە وەکو زۆرجا لە مێژوودا سەرکردەیەکی کوردیان هەر ناتوێشتر ڕاونراوە دەوڵەتێکی تر وە خۆی گرتووە و حەشاریدا و پاراستوێتی بۆچی بۆ ئۆزەلان وانە بوو ئەو تایبەتمەندیە نەبوو بۆ ئۆزەلان سەلماندی کە کەسی لەسەر حیسابی نەتەوەی کورد بە دۆستی خۆی نەزانیوە ئەو یەک بۆ ئەوەش کە ئۆزەلان پاش 2 ساڵ هێشتا لە زینداندایە کە تەمەندرێژترین زیندانی کوردە بە تایبەتی لە سەرکردەی سیاسی پێم وایە دەبێ بەر لەوەی خەڵک بەخۆی بکەی خەڵکی بیانی بەخۆی بکەی مسریەکان بەخۆ بکەی ڕووناکبیران پارێزەران ڕۆژنامەنووسان سیاست مەداران مەودابینان هەروە ئازادی خوازان بەخۆ بکەون پێویستە نەتەوەی کورد بەخۆی بکەوێت حەق لەسەر ململانەی حیزبەکان نەبێ سەرکردەیەک هەیە و خەباتی کردووە و لە زینداندایە و گیراوە و تەمەنی لە زینداندا بردۆتە سەر ئەو سەرکردەی پێویستی بەوەیە کە کەسانێک لای لێ بکەنەوە ئەو کەسانە پارێزەرانی خۆبەخش بن ڕۆژنامەنووسان بن کەمپینێک بن پاڵەپەستۆ دروستکەن بۆ سەر یەکێتی ئەوروپا بۆ سەر ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆ سەر ئەوانەی کە کاریگەریان هەیە بەسەر دادگای بڕیاری تورکیا ڕەنگە خەڵکانێک بڵێن دادگای تورکیا چۆن هەڵەوەشێتەوە بۆچی بۆ قەشێشی ئەمریکا تورکیا بڕیاری حکوم دەدا و دادگا لە کاری خۆی دەبێتەوە و سەر لەبەر دادگایەکە هەڵدەوەشێتەوە تەنیا بە یەک هەڕەشەی سەرۆکی ئەمریکا دادگایەکە هەڵدەوەشێتەوە بۆچی بۆ ئۆزەلانی بێکەس دادگای تورکیا بڕیارەکەی موو بە موو جێبەجێ دەکا و ڕۆژ بە ڕۆژ لە زیندانێکی تاریە کەواتە لێرە پرسیارەکە ئەوە نییە کە تورکیا بەهێزە یان بڕیاری دادگای لە جێخۆیە لێرە پرسیارەکە ئەوەیە کەسێکی ترمان نیە ئێمە وەکو کورد وەکو پشتیوانی ئۆزەلان وەکو پێکەکەیان وەکو کوردانی باکوور کە پاڵەپەستۆیە بخەنە سەر دادگای تورکیا یان بڕیار بەدەستانی تورکیا کە لەسەرۆی دادگاکەشن کە لەسەرۆی دادگاکە ئاراستە دەکەن ئەوەیە بابەتەکە بۆیە پێم وایە کە ئەگەر جوولەیەکی نێونەتەوەیی هەبی نێوەنگیری هەبی دەبێت کورد لە پێشدا سەرچۆپی چێش و ڕەچەشچێن و ڕێبەدەری ئەو کارە بێت بەڵێ ئازادی ئۆزەلان بۆ تاک بەتاکی کورد لە هەموو پارچەکانی کوردستان گرینگە چونکە ئۆزەلان سەرکردەیەشی گەورەی گەلی کووردە بەبێ جیاوازی بۆ هەموو پارچەکانی کوردستان بۆیە لەم قۆناغە ناسکە کە هەموو جیهان و کوردستانیشی پێدا تێپەڕ دەبێت بۆ کورد سەرکردەیەشی ئاوا مەزن گرینگە و پێویستە گوێ لە ڕاوبۆچوونەکانی و پێویستە لە دەرەوەی زیندان بێت ئەم کەسایەتێت چونکە بەڕێز ئۆزەلان لە ڕێگای تێزەکانی لە ڕێگای بیر و بۆچوونەکانی کاریگەری لەسەر بەشی زۆری کورد لە هەر چوار پارچەی کوردستان هەیە بۆیە پێویستە گەلی کورد بە یەکگرتووی لەم قۆناغەدا داکۆکی لە ئازادکردنی بەڕێز ئۆزەلان بکەن و پێویستە لە ڕێگای ئیمزاکۆکردنەوە و لە ڕێگای بەیاننامە و لە ڕێگای ماگرتنی سەرتاسەری و لە ڕێگای نیشاندانی خۆنیشاندان و بردننی یاداش بۆ نوێنەرانی وڵاتان و یەشێتی ئەوروپا و مافی مرۆڤ بۆ ئەوەی بەڕێز ئۆزەلان چیتر لە زینداندا نەمێنێتەوە چونکە بەڕاستی ماوەیەشی درێژە بەڕێز ئۆزەلان زیندانی کراوە کە پێویستە کورد داکۆکی لێ بکات و هەوڵ بۆ ئازادکردنی بدەن بەڕاستی لەم قۆناغەدا کورد پێویستە بیر و بۆچوونی حیزبایەتی و بیر و بۆچوونی شخصی وەلا بندرێت بە یەکگرتووی بۆ گیانی نەتەوەیی و پێکەوەی و هەوڵدان بۆ یەکێتی نەتەوەیی کورد هەوڵ بدەن لەو پێناوەشدا هەوڵ بدەن بەڕێز ئۆزەلان ئازاد بکرێ هەرچی لە دەست دێ لە نوێنەرایەتی لە وڵاتان لە ناوخۆ لە هەرێمایەتی هەرچی کوردێک لە هەر شوێنێک کارێکی پێدەکرێت بۆ ئازادکردنی بەڕێز ئۆزەلان هەوڵەکانیان بخەنەگەڕ لە بچووکترین کارەوە بێت تا دەگاتە ئەو پەڕی کە پێویستە هاوڵاتیانی کورد خۆیان بەخت بکەن بۆ ئازادکردنی ئۆزەلان و لە ناویشیدا بۆ یەکێتی نەتەوەی خاچ کوردستان.